گەڵ ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بابزانی مەرجەکانی یەکێتی چییە بۆ کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز لەتیف نێروەیی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاوت لێبێ ئەم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لە پرسی ڕۆژ سەیدا یەکێتی مەرجەکانی چییە بۆ کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێ چۆن کابینەیەک بێ هیچ پۆستێکی دیاریکراو هەیە بڵێ من دەمەوێت ئەم پۆستە بەڕێوە بەرم ئەم پۆستەم هەبێ لە کابینەکە زۆر سپاس کاک ڕانک و ڕێز و سڵاو بوو بینەرانی بەڕێز بۆ ماوەی چەند ڕۆژێکە جوڵەیەکی دیبلۆماسی هەیە و خۆلێکی فراوانی سەردانی هێز و لایەنە سیاسیەکان هەبوو لایەنی یەکتر و ئەنجامدانی زنجیرەیە کۆبوونەوە بە مەبەستی ئاڵوگۆڕکردنی بیرۆرە لە سەرچوونیەتی خۆ ئامادەکردن بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو پێودانکێک بێت ئەم خۆلی دانوستانەی ئەم جارە هەم تایبەتمەند دەبێت جیاواز دەبێت لە خۆلەکانی ڕابردوو هەم پێدەچێت درێژخایانیش بێ ئەویش لەبەر ئەوەی ینی جیاوازیەکە لە چیدا جیاوازەکە لەوەدا ئەم جارە هەڵبژاردن بە یاسایەکی جیاواز کرا بانگەشەیەکی جیاواز بوو هەلومەرجێکی جیاواز بوو و کۆمیسیونێکی جیاواز بوو تەنانەت بازنەکانیش جیاواز بوون لە خۆلەکانی ڕابردوو کەوابێ ئەبێ کۆبوونەوەکانیش جیاواز بن لە پێناوچی لە پێناو پێکهێنانی کابینەیەکی جیاواز مەبەست لە جیاوازیش لەمەدا کابینەیەکی ئەرێنیتر بێ لەوانەی پێشوو ئەمە پێویستی بەچی هەیە ئەمە پێویستی بە کات هەیە و ڕاستە دانوستانەکان ئەمڕۆ زیاتر لە نێوان شاندی پارتی و یەکێتیە بەڵام دانوستانەکان فرەلایەنن لەبەر ئەوەی هەم یەکێتی بە جیا سەردانی لایەنەکانی دیکەی کردووە هەم پارتی بە جیا سەردانی لایەنەکانی دیکەی کردووە لەوانە و پرسیارەش بکرێ بۆچی یەکێتی لەگەڵ لایەنەکان بەجیا کۆبووتەوە پارتیش بەجیا لەبەرەوەی ینی با بڵێن ئەنجامێکی جیاوازی شەبووە ئەنجامی ئەم جارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نەتیجەکە بە شێوازێکە هیچ لایەنێک بە تەنیا ناتوانێت حکوومەت پێک بێنێ کەوا بێ ئەبێ ئەم دوو لایەنە ینی بە یەکەوە ینی بڕیار بدەن لەسەر شێوازی کابینەی نوێ و ئەم دوو لایەنە ینی جۆرێک لە هاوسەنگێکی تیابێ لە ئەوەی کە پێشتر دایمان ئاماوەت ئێمە بەشداری لە حکوومەتمان کردووە نەک شەریکین ئەم جارە بڕیارداری پێکهێنانی حکوومەت دەبین و مادەم بەبێ یەکێتی حکوومەت پێک نایێت و لە هەمان کەشە بەبێ پارتیش پێک نایێت بە جیاویستومانە بزەن ڕێی لایەنەکان دیکە لەسەر شێوازی حکومڕانی پێکهێنانی کابینەی نوێ چۆن دەبێ و ئەمانە بەشداری لە حکوومەتدا دەکەن یان نا کەوابێ ئەمە هەمووی کاتی دەوێ ڕاستە لەگەڵ لایەنەکان دیکە وەکو خۆلی یەکەم یعنی زۆربیان وتوان ئێمە بەشداری لە حکوومەتدا ناکەین لایەنی شایە وتوێتی ئێمە بەشداری لە پەرلەمانیشدا ناکەین بەڵام دوجار ئەمانە ینی دەوری سەرەکیان دەبێت لە پەرلەماندا و ئەم جارە قسە لە سەرەوە دەکرێت چ جۆرە پەرلەمانێک بێت دەوری پەرلەمان پێگەی پەرلەمان دەسەڵاتی پەرلەمان چۆن دەبێت بۆیە ینی دانوستانەکان ینی هەم فرەلایەنن کە فرەلایەن بێت جوورێک لە ئاڵوزی تیا دەبێت ینی ئاڵوزی تاتو هەمووی دەخەیتە سەر ڕێژکەیەکی هاوبەش و ئەمە پێویستی بە کاتی زیاتر هەیە باشە سەیدا لە نێو خەڵکدا قسەیەک هەیە دەڵێن یەکێتی و پارتی بەیەکەوە هەڵ ناکەن بەیەکیش هەڵ ناکەن ینی پێ دوایە لە دوجاردا هەرە بە یەکێتی و پارتی پێکەوە کابینی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێنن لەگەڵ ئەو هێزانەی ترە گەربیانەوێ بەشداری لە حکوومەتەکەدا بکەن بەڵێ لە وەڵامی پرسیاری یەکەمیشدا کە جەنابەت ئاماژەت بەوەدا بە یەکێتی داوای چی دەکا یعنی پێدەچێەوەی ئەمڕۆ ینی نەچنە ناو تەفاسیلەوە ئەم دوو لایەنە زیاتر یعنی هێنانەکەی دۆخێک ژینگەیەکی گونجاو بۆ ئەوەی زەمینە سازی بکرێت بۆ دانوستانێکی جددی هەرچەندە هەڵبژاردننی شوێنی یەکەم کۆبوونەوەی نێوان یەکێتی پارتی کە مەکتەبی سیاسی یەکێتیە کە لەسەر مێزی دانوستانی ڕسمی لە بارگەی مەکتەبی سیاسی ئەمە نیشانەی
جدیەتی دانوستانەکان دەردەخات بەڵام پێناچێ یەکێتی ینی لە یەکەم هەنگاودا یەکەم داواکاری بە قسە لەسەر پشک و ینی کورسی بێ چونکە یەکێتی ئەم جارە ئەوەی بەلایەوە گرنگە شێوازی حکومڕانیە لە هەرێمی کوردستان حکوومەتێک بێ کە ئەوەی ینی حکوومەتی هەمووان بێ حکوومەتێک کە پارتیش باز دەکا لە حکوومەتێکی یەک حکوومەت بە حکوومەتێکی سەرتاسەری بێ بەڵام ئەم حکوومەتە سەرتاسەریە شێوازەکەی چوون بێ شێوازی ئەم حکوومەتە چوون بێ و دەوری ئەو لایەنانەی کە بەشداری یان حکوومەت پێک دێنن چوون بێ و هاوڵاتی چۆن ئەم حکوومەتە بە حکوومەتی خۆی بزانێ مەبەستم لێرەدا ئەوەیە کە یەکێتی دەیەوێ لە یەکەم هەنگاو بۆ پێکێنانی کابینەی نوێ ینی مکر بێ لەسەر جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە لە بانگەشە داوێتی و ئەم بەڵێنانەش دەستکەوتێک نییە بۆ یەکێتی دەستکەوتە بۆ هەرێمی کوردستان بۆ شێوازی حکومڕانی بۆ پرۆسەی دیموکراتی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بەبێ جیاوازی بۆ نەهێشتنی ئەو کەم و کورتی و گلەیانە هەبوو کە لەسەر لە هەندێک ناوچە فەرامۆشکردن هەبووە لەبەرەوە پێدەچی یەکێتی ئەمە هەنگاوی یەکەم بێ و دوجاریش بەتاکیت ینی کە تۆ ینی کورسی دەهێنی ئەبێ لە بەرامبەر ئەو کورسیانە ینی دەورت هەبێ لە پێکێنان بتەوێ بەشداری لە حکوومەتدا بکەیت ینی بە قورسای خۆتەوە بەشداری لە حکوومەتدا بکەیت و ئەمەش بەچی دەبێ بەدەستهێنانی پۆست دێت سەیدە دواپرسیارم ئەوەیە پێ وایە حکوومەتی هەرێمی کوردستان کابینی دێمی حکوومەت وا بەزووی پێک بێ هەندێک دەڵێن ڕەنگە پێگەێنانی حکوومەت بکەوێتە دوای هەڵبژارنەکانیش کە لە عێراق بەڕێوە دەچێت کە بڕیار وایە لە مانگی دەی ساڵی 2025 بەڕێوە بچێ ئەگەر پێش نەخرێەوە زروفی سیاسی ناوەخنیاتە پێشەوە پێش بخرێ هەندێک وا دەڵێن بڕوای ئێوە چییە؟ بە بڕوای من کەوتم هەموو شتێک ئەم جارە جیاوازە یعنی کاتێکی زۆری دەوێت بۆ پێکەنانی حکوومەت هەر بوو نمونە ئێمە و پارتی ئەم جارە تەنها دانوستانمان لەسەرەوە نییە سەرروکی هەرێم بوو کاملان بێ و سەرروکی ئەنجومەنی وەزیران بوو کاملان بێ و ینی دابشکردنی هەرسێ سەرروکاتی و وەزارەتەکان بە چ شێوازێک بێ دانوستانەکانمان لەسەر شێوازی حکومڕانی دەبێت لە هەرێمی کوردستان لەسەر مودێلی نوێی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ لەسەر چوونەتی نەهێشتنی ئەو کەم و کورتیانەی کە هەبوون ئەو گلەیانەی کە بە تایبەتی یەکێتیا بوو لە شێوازی حکومڕانی ئەمە کاتی دەوێت و هەر ئێمە و پارتیش نین وتم ڕاستە بەشێکان زۆرینان ڕایانگەاندووە کە بەشداری لە حکوومەتدا ناکەن بەڵام ئەمانە لە پەرلەماندا دەوریان دەبێ و پەرلەمان موسسەیەکی گرنگی ئەم وڵاتەیە ئەبێ ئەو موسسە دەوری خۆی ببێنێ لە ژێر هەیمەنەی دەسەڵاتی تەنفیزی بێتە دەرەوە و ئەم لایەنانەش ڕاو بچوون و سەرنجی خوانیان هەیە بۆیە پێویستی بە کاتێکی زۆر هەیە بەڵام ئەم کاتە زۆرە تاکوێیە ئێمە ینی ناتوانین کاتەکە دیاری بکەین بەڵام کە دانوستانێکی جیاواز بێ فرە لایەن بن بۆ بەشداری دانوستان بە تاکید ئەمە پێویستی بە کاتێکی زۆر هەیە بەڕێز لەتیف نێروەی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ وتەکانت سپاس دەکەم خۆشەویستان بەردەوامین